ئێوارەتان باش خەڵکی کوردەوار، ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سڵامەت بن. هەروەها من لە پەیجەکەی خۆم دامنیە کە ئەمشەو دیبەیتێکمان ئەبێ لەسەر جەریانی بەحسی رۆمینا بە میوانداری کاک پەیمانی حەیدەری، بەڵام متاسفانە کاک پەیمان بە یەکسری دەلایل نەیانتوانی بەشدار بن و تەشریف بێرن. من خۆم بە تەنیایی گەرەکم بوو لەسەر ئەم مۆزوعە و لەسەر مەتنێک کە من خۆم دوێکە نووسیم و دامنیە هەم لە فەیسبووک و لە ئینستاگرام لە موردێ فعالینە جامعەی مەدەنی کە خەریکن چۆن گەرەیکیانەس لەم قەزیە استفادە بکەن بۆ فاسدکردنی زەهنیەتێ مەردمێ ئێمە. من گەرەکم بوو لایڤێکی دەدێقەیی بووچک تەوزیحێ بووچک لەسەر ئەم جەریانە بدەم. تواشاکەن هەروەها خۆتان ئەوێنن چەند ڕۆژێکە دوای مردنی ئەو کەنیشکە لە تاڵەش بەدەستی باوکەکەی رۆمینا، ئێوە ئەوێنن تواو ڕەسانەهای دەوڵەتە ئێرانی بەڕێز و درشتە و هەر لە BBC و ستای ئەمریکا و مەنۆتۆ تواو خەبەرگوزاریەکان و کاناڵەکانیان و ئەوان و ئەنساریان بگرە تا ئەحزاب فاسد منتەسەب بە کورد و کۆمۆنیستگەل و فێمینیستگەل و نازانم نەهادهای بەرساختەی حاکمیەت فعالینێ مەدەنیە وابەستە بە سپای پاسداران و دەوڵەتە ئێرانی گشتیان خەریکن فووی تێ ئەکەن و بەناو قەتڵی ناموسی بەحسی لێ ئەکەن و جەریانەکە بەرەو ئەو جێگەی کەوا خۆیان گەرەکیانە بووەن ئەیوەن و خەریکن ئستفادەی لێ ئەکەن. ئێمە بارها وتکمانە بۆ ئەوەی کە بتوانین بەر بە ئەوەی کە ئەمانە خەریکن زەهنیەتی خەڵکی ئێمە فاسد ئەکەن بگرین بە وەزیفەی خۆمان یەزانین بین قسە بکەین و نەزەر بدەین. وەلێ بەر لە ئەوە من مۆزوعەکە بەحس بکەم ئەمەیشە بێژم ئەم کارەی کە من ئەیکەم هەرچەند کە من بە وەزیفەی خۆم یەزانم ئەمە ژن و پیاگی بۆ ناشناسەوە مهم نییە، وەلێ ئەمە مهم بوو کە ژنێک بەهاتە ئەیبی کردە، یانێ فرەتر لەبەرا وەزیفەی ژنێک یا کەنیشکێکی قارەمانی بوێری باشەهامەتی با پرەنسیبی خانەوادەداری محتەرەمی باسەواد بوو بەهاتە ئەیدا بنیشتایە بە عنوان ژن یا کەنیشکێک بیدایەتە ناو دەم ئەم جەماعەتی فێمینیست و کۆمۆنیست و فعالی جامعەی مەدەنیە کە خەریکن بەحسەکە بەرەو ئەو جێگەی کە کەوتم خەریکن زەهنیەتە ئینسانی ئێمەی پێ فاسد ئەکەن بەناو قەتڵی ناموسی و پیاک سالاری و ژن ستیزی و ئەم چتکە لە ئستفادەی لێ ئەکەن. ئێوە گەر تەوەجۆ بکەن پێرەکە یەکسری عەکس و فیلمگەل هاتە دەرەوە و لە فەزای مەجازی و فەیسبووک و ئینستاگرامە سریک ژن و کەنیشک جەمع بوون لە پارکی ئایتی سنە 7 نەفەرێ بوون کولەن بەناو فعالین جامعەی مەدەنی یەکسری کاغەزگەلیان نووسی و گردوویان دەستیانەوە شعاریانەدا کە ژن ناموسی کەس نییە، ژن ناموسی پیاک نییە، ژن مڵکی کەس نییە. تواشاگەن ئەمانە وەختێ یەکسری ژن یا کەنیشتێن لە پشت ناوی فعال جامعەی مەدەنی و نازانم قشری ئاکادمیک و ئەمانە تێن کاورا قژی ڕەنگ کردگە و حەفنە و ئاڕایشی داگە لە خۆی و ساپۆرتێکی کردگە پای و زڵفەکانی ئەخاتە دەرەوە ئەیشەکنێتەوە و لچی سوور ئەکات و 7 قەڵەم ئاڕایش ئەکات و خۆی ئەشەکنێتەوە تێلێنە عەکس لە خۆی ئەگرێت و ئەیژێ ژن ناموسی پیاگ نییە. من مەتنێکی چەند خەتم نووسی و دامنیە نووسیم ئەم جەماعەتە تێن ئەدعا ئەکەن کە ژن ناموسی پیاگ نییە. ئایا پیاگیش ناموسی ژن نییە لە نەزەری ئێوە؟ یانێ تۆ بە عنوانی ژن یا کەنیشکێ باوکەکەت براکەت شووەکەت ناموسی تۆ نییە؟ ئێمە مەوردمان بووگە لەم کوردەوارە مەوردمان بووگە کە کەنیشک بە خاتر ئەوەی کە زانیگە براکەی خوێڕیە یا مەعزرەتم هەست براکەی مشکڵە جنسی هەست خۆدکوشی کردگە، براکەی دووجنسە بووگە شیمێل بووگە گەی بووگە کەنیشکەکە خۆدکوشی کردگە. مەوردمان بووگە کەنیشک بە خاتر ئەوەی کە زانیگە باوکی لە تەک ژنێکی ترا ڕابتەی جنسی هەست و ڕژیاگنەسەیەک خۆدکوشی کردگە.
کەنیشکی جوانی 16 تا 20 ساڵەی مجەڕەد لەبەر خاتری ئابروڕیزی کە براکەی یا باوکەکەی دروستی کردە بۆی لەناو جامعە لەناو کەسوکارە لەناو ڕەفیق و هاوکلاسی و هاودانیشتجوویە خودکوشی کردە خودکوشی بەخاتر ئەوەی کە زانیگە براکەی مازەت مەس گەیە یا باوکەکەی خەریکی شڵ چەپەڵیە لە تەک ژنێکی ترا ڕابتەی هەست ئەم خانمە خودکوشی دەستی داگەسە خودکوشیوە زندگی خۆی تواو کردە بۆچە بە نەزەری ئێوە باعث ئەوێت ئەگەر واقعەن ژن ناموسی پیاگیە یا پیاگ ناموسی ژن نییە بۆچە ئەم اتفاقە باعث ئەوێ ئەم اتفاقە بکەفێکە کەنیشکێک بەخاتر ئەمە بێ بەخاتر براکەی بێ خودکوشی بکات بەخاتر باوکەکەی بێ خودکوشی بکە تواشا بکەن ئەسان خودێ معنی کلمەی ناموس یعنی عفت یعنی حیا یعنی شرم یعنی پاکدامنی تۆ گەرەکت بێ گەرەکت نەبێ تۆ وەختی شوئەکەی تۆ ناموسی شوەکەتی تۆ گەرەکت بێ گەرەکت نەبێ تۆ ناموسی براکەتی ناموسی باوکەکەتی کاکە گیان جامعەی ئێمە جامعەیەکی شەرم محوەرە باشە ئەمەی کە ئێمەژین شەرم محوەر شتێکی دواکەوتوانە نییە شتێکی بەقەوڵی ئەم جەماعەتی فێمینیستە دواکەوتی نازانم داهاتی نییە هەرواکە ژاپۆنیگەلیش لە ژاپۆنیشە ئەم شتە لە جامعە و کۆمەڵگای ژاپۆنیەکانیشە ئەم شتە هەز وە جامعەی ئەوانی شەرم محوەرە تواشا بکەن لە جەنگی جیهانی دووەمە وەختێ ئامریکا لە تەک ژاپۆن کە دەرگیر بوو ئامریکا فشاری بۆ هاتوو لە تەک ژاپۆنە یعنی دەرەقەتی ژاپۆن ناهات فشاریان بۆ هاورد و ژاپۆنیەکان مەسەڵەن خەلەبانە ژاپۆنیەکان ئەچوان بە خودە هەواپەیماکانیان ئەیاندا لە ناوگانەکانی ئامریکا ئەیان تەقانەوە ئامریکا بە هیچ جۆرێ نەیەتوانی نفوذ بکاتە ناو جامعەی ژاپۆن بە هیچ جۆرێک نەیەتوانی نفوذیان تێ بکە جاسوس و سیخڕۆ و بەکرێگیرا و جاش و خۆفرۆش و ئەم چتگەلیانەتیا پەیا بکە نەیەتوانی مەسەڵەن ئەفسەرێکی ژاپۆنی بکا بە جاسوسی خۆی بە پوڵ بیسێنێت چۆن جامعەکەیان جامعەیەکی شەرم محوەر بوو یعنی لە ناو ژاپۆنی گەلا ئەم شتە معنای هەست بۆیان مهمە هەر شتێک کە سەرخوردگی بە باربێرێ بۆیان مهمە ئەیسا خۆ ژاپۆنیگەل نە جامعەیەکی دواکەوتگی جەهان سێومین و نە ئەگەر تۆ گەرەکت بێ بیوەیتە سەر بەحسی دین و ئیسلام نە جامعەیەکی موسڵمانیشن وەلێ لە ناویانە دقیقاً وەکو ئێمە جامعەیەکی شەرم محوەرن و شەرم معنای هەست تقریباً مدەتێ بەر لە ئیسە نازانم مانگێ دوو مانگ بەر لە ئیسە بوو کەنیشکێکی بوکسەری ژاپۆنی بە خاتر ئەوەی کە لە مسابقاتە شکستی خواروە مردمەکە تانە و تەشەریاندا لێ ئەم ئینسانە فکری کرد کە سەرخوردگی بۆ ملەتەکەی خۆی دروست کردە سەرخوردگی بۆ جامعەکەی خۆی دروست کردەوە خۆی کوشت دوای ئەوەی کە هات مەعزەتخایی لە مردمەکەی کرد و خودکوشی کرد دەسیدا بە خودکوشی لە جەنگی جیهانی دووەمە خانمێکی ئامریکایی مردمشناس ئانترۆپۆلۆژیست بە ناوی ڕۆد بێنێدیک لەسەر ئەوەی کە ئامریکا نەیەتوانی بە هیچ جۆرێ نفوذ بکاتە ناو ژاپۆنیەکان هات تاقیقی کرد هات لە مەوردە مردمە ژاپۆنە و دەسیدا بە تاقیق بزانی ژاپۆنیگەل ئەسەن چه مەوجودێکن کە بۆچە وانە باشە ئەم خانمە مردمشناس بوو و هات تحقیقی کرد زانی کە ژاپۆنیگەل فەرهەنگیان جامعەیان جامعەیەکی شەرم محوەرە بۆیە ئامریکا ناتوانێ بە هیچ جۆرێ نفوذیان تێ بکە بە هیچ جۆرێ ناتوانێ مەسەڵەن وتم دەرەجەدارێک ئەفسەرێک یا ئینسانێکی ژاپۆنی تۆ ناتوانی بە پوڵ بسێنی ناتوانی بیکەی بە سیخۆڕ بە جاشی خۆت بیکەی بە جاسوسی خۆت چۆن جامعەکەی واسە جامعەیەکی شەرم محوەرە و بۆی مهمە یانێ تۆ ئەگەر لەناو ئەم جامعە بۆ ئەم مردمە فرم مهمە ئەگەر شخصێک بە عنوان هەر شخصێکی عادیش بێ یا دەرەجەدارێک بێ
جاشێتی بکات یانێ خاک فرۆشی بکە وڵات فرۆشی بکە فرە بۆیان مهمە ئەم ئینسانە ناتوانێ زینک لەناو ئەم جامعە لەناو ئەم مردمە پابخاتە دەرەوە لەسەر ئەم خاکە بگەڕێەوە نەفەس بکێشێت ئەسڵەن ناتوانێ بۆیان مهمە بۆیە ژاپۆنیگەل حتا هۆنەری مردنیشیان هەست کە ئەوە بوو کە وتم ئەمە معروف بوو کە لە جەنگی جیهانی دووەمە خەلەبانی ژاپۆنیەکان دوای ئەوەی کە ئەگەر بە هەواپەیما وەختی ئەچوان شەڕیان نەکرد مهماتیان پێنامە ئەو گیان ئەگرت بە هەواپەیماکانیان ئەو گیانەکرد و مستەقیم هاتنە خوارەوە ئەیاندا لە ناوگانەکانی ئامریکا و ئەیان تەقانەوە یانێ کار کێشایە جێگەی ئامریکا ئەگەر دەستی نەبردایەتە بۆمبی ئەتۆم لە مقابڵە ژاپۆنا شکستی ئەخوار کە ئەوە بوو بۆمبی ئەتۆمیدا لە ژاپۆن و ژاپۆنی بەو جۆرە وێران کرد چەند هەزار 100,000 ژاپۆنی کوشت ئەیسا من بۆ چە گەرەکم بوو بەحسی ژاپۆن بکەم و ژاپۆن وەکو نمونە بۆ تۆ بەحس بکەم بیتێرم ئەمەی کە وتم جەماعەتێ ژن تحت ناوێ فعالم مەدەنی نازانم قشری ئاکادمیک تێن ئیدعای باسەوادبوون ئەکەن و قژیان ڕەنگ ئەکەن و خۆیان ئەخەنە دەرە و لیچیان سوور ئەکەن و تێن ئەچن لە پارکی ئایتی سنا خۆیان دەرەخەن و عەکس ئەگرن ئیدعا ئەکەن و شعار ئەدەن کە ئێژن ژن ناموسی پیاگ نییە تواشاکە خەڵکی ئێمە جامعەی ئێمە مردمی عادی عەوامی ئێمە کەنیشکێکی 16-17 ساڵە وەختێ ئەمە ئەژنەفێ دەی نازانێ خۆ کەسیش نییە بێ بەحس بکات بێژێت چۆن ژن ناموسی پیاگ نییە یا چۆن پیاگ ناموسی ژن نییە تۆ ئەشەی بزانی کە لە هەرچێ جامعە لە جامعەی ئێمە و لە تواو دنیا ئەمە واسە تۆ ئێعتبار و سوءە پیشینە مهمە تۆ هەر لە ئێرە چە لە ئێرانە چە لەم ئوروپا لە غەربا وەختێ ئەچی مەسەڵەن لە بانگەرەک دەست وامێ بگری تێ سوءە پیشینەی تۆ تێرێ بەڕەسی ئەکا بزانێ تۆ حەساوت چۆنە خۆش حەساوی دزنی دەستبڕنی چەکی بەرگەشتی نییە ئەمە خۆ گشتی ئەزانێ تۆ تێن سوءە پیشینەت تێرن بەڕەسی ئەەکەن بزان سابقەی تۆ چۆن بووگە تۆ ئێعتبارە لەناو جامعە لەناو مردمە چۆنەکە تا ئەم بانگە بە تۆ پوڵ بدا دەی تۆ چۆن لەناو جامعەی کە ئەخۆ بۆ نمونە تۆ خۆت بە عنوانی کەنیشکێک بە عنوانی ژنێ وەختێ ئەچیت گەرەکتە ژن بخوازی بۆ براکەت چۆن بۆت مهمە باوکی کەنیشکەکە کییە برای کەنیشکەکە کییە گوزەشتەیان چە بووگە چۆن زندگیان کردگە لەناو جامعە دارای چە پلەپایە و پۆستێکن زندگیان چۆنە خەلاف ئەکەن نایکەن زندگیکی دروستیانە زندگیکی سالم و شەرافەتمەند و باکەرامەتیان هەست چۆن ئەمانە بۆت مهمە ئایا مهمە یا مهم نییە ئایا ئێمە ژنمان هەست لەم جامعەی لەم کوردەواری ئێمە بۆی مهم نەوێت کە شووەکەی لە تەک ژنێترا ڕابتەی هەست ئایا ئێمە کەنیشکمان هەست بۆی مهم نەوێ براکەی چاکە براکەی دزە جەردەز خەلافکارە خودخوێڕیە گەیە خانمبازە ئێمە هەستمان ئایا کەنیشکمان هەست ئەمانە بۆی مهم نەوێ نا گشتی بۆی مهمە کە من هەروواکە وتم ئێمە لەم کوردەوارە نمونەمان بووگە کەنیشک بە خاتر ئەوەی کە زانیگە براکەی گەیە خۆدکوشی کردگە کەنیشک بە خاتر ئەوەی کە زانیگە باوکەکەی لە تەک ژنێکی ترا ڕابتێز خۆدکوشی کردگە بەخاترە چە بەخاترم کەنیشکە شەرمی کردگە ئەم کەنیشکە ئەحساسی کردگە باوکەکەی و براکەی سەرخوردگی بۆ دروستەکەن لە ناو جامعە دەی ژنێک یا ئەوانەی کە بەناو فعالینە جامعەی مەدەنی و نخبە و نخاڵە و قەڵەم نوویس و تریبونهای منتەسەبێ بە حاکمیەت و بە سیستمە و تێن ئەمە بڵد ئەکەنەوە تێن ئەمە گوستەرش ئەدەن شانتاژی ئەکەن بەناو جامعە بۆ فاسدکردنی ژن و کەنیشکە ئێمە و زەهنیەتی خەڵکێ کۆمەڵگای ئێمە ئەمانە خۆیان یا ئەو ژنگەلە ئەگەر واقعەن وابیرەکەنەوە خۆ حتمەنە گەوادن حتمەنە ئەو چەند نەفەرە ئەو 7-10 نەفەرەی کە چوون لێنە لە پارکی ئایتی سنە یا شارەکان تریش هەروات جەماعەتێ جەمەوە بوون بەناو فعالە مەدەنی ژن فێمینیست باز ئەوە پیاگی کورژن ستیزە و ئەوە ژن مەکوژن و ژن ناموسی کەس نییە و ژن مڵکی کەس نییە ئەمانیانە شعاردا و دەی تۆ حتمەنە مەعزەتم هەست تۆ حتمەنە گەوادی تو گەوادی کە بۆت مهم نییە ئەگەر وا فکر ئەەکەیتەوە وەختێ ئیدعاکەی ژن ناموسی پیاگ نییە یانە پیاگیش ناموسی تۆ نییە یانێ براکەت شووەکەت باوکەکەت ناموسی تۆ نییە
تواشاگەن ئەمانە فرە مهمە، ئەمە فرە مهمە تۆبی ئەمانە تەوزیح بدەیت تا مردمی ئێمەمانە بزانێ، تا ژن وە کەنیشکی جامعی ئێمە ئەمانە بزانێ. من وتم ئەمە فرەتر وەزیفەی کەنیشکێک بوو بە عنوانێک کەنیش لە جایگای کەنیشکە و بێدانیشێ ئەم قسە بکاوە بداتە ناو دەمە ئەمانە، بداتە ناو دەمە ئەو ژنگەلا کە بە عنوانێ فعال مەدەنی تێن ئەم قسەگەلە ئەکەن، ئەم فەسادە ئەقلیە شانتاژەکەنە ناو جامعی ئێمە. ئەمە لەبەرا وەزیفەی ژنێک کەنیشکێ بوو، وەلێ متەسفانە تۆ ناوینی لە ناو جامعی ئێمە ئەسەن ئەمە ناوینی، گشتیکی حەزی پێ ئەکا و گشتی خۆشی لێ تێت و گشتی باوەڕی پێکا و چۆن ئەمە فعال مەدەنیە و ئەمە نازانم چەسە و تواشا بکەن. ئێوە دایسە لە خۆتان سوالتان کردگە بە نەزەرە ئێوە لە ئوروپا دانیشگاکانی ئوروپا دپارتمانە کوردولۆژی بۆچە دائەنێت لە دانیشگاکانیا؟ بۆچە تێ تەدریسی ئەکات؟ بەخاترە چا؟ تێ دەرسێک بەناو کوردولۆژی تێرەی بۆ تۆ دای ئەنێ لە مەوردی کوردە و دەرس ئەدا کە کورد کییە؟ بۆچە کاورای ئوروپایی بۆی مهمە کە کورد کییە؟ ئێوە تایسە لە خۆتان پرسیکتانە کە ئینستیتۆ کورد لە پاریس بۆچە دانریاگە؟ بۆچە بۆ فەڕەنسا بۆچە تێ هەزینە ئەکا پۆڵی ئەمە ئەدا؟ ئینستیتۆ کورد بۆ تۆ دائەنێ بە ناو کوردەوە بۆ تۆ مەتن ئەنووسێ و ئەمە هەرچێک ئەنووسێت بەناو تۆ ئەینووسێ تۆ قبوڵتە و تۆ ئستنادی پێکەی، تۆ حەزی پێکەی، تۆ چۆن شیکە و ئەمە ئینستیتۆ کورد لە پاریس نووسیە و فرە مهمە و سەری فرە زلە و فرە باسەواتنەوە و تۆ ئەمە باوەڕ پێ ئەەکەیت و ئەو ئەیکەیتە ناو زێنتەوە. حتا ئەگەر ئەم مەتنە هەرچێ بێ ئەم شتێکە ئەو نووسیگە لە ڕاستای نابودیە توە لە ڕاستای ئەوەی کە بێژێ کورد ملەتێکی تێهەڵدریاگی فاسدی خوێڕی ژێردەستی ناتەوانی هەرچێ لە مۆردێت تۆ بنووسێت چۆن ئینستیتۆ نووسیە تۆ حەزی پێکەی، هەروە لە خۆتەوە هەڵەقنی بۆی و شیکە و حەزی پێ ئەەکەی. خولاسە بۆچە پاریس تێ هەزینەی ئەمە ئەدا بۆ تۆ ئینستیتۆ دروست ئەکاوە لە مەوردت تۆ و تۆ بەمە ئستناد ئەەکەی و تۆ حەزی پێ ئەەکەی. ئێوە ئەمە ئەشەی بزانن جامعی ئێمە ژن و کەنیشکی ئێمە ئەشەی ئەم چتکەلە بزانێ برایگیان کە کاورایەکی مەعزەرەتم هەست تەوسعە نەیافتەی داهاتی بێسەوادێک تازە بە دەوران ڕسیدن نەیدانیشێ تحت ناوێ فعال مەدەنی و فەمینیست و کۆمونیست و نازانم ئەم چتکەلە بۆ تۆ هەر تۆڕەهاتی حەز ئەکات کاوێژی بکاتە و بیداتە دەرخوارد زەهنە تۆ. ئەوە وەڵا پیاگی کورد نازانم ژن کوژە و پیاگی کورد بێفەرهەنگە و پیاگی کورد تەوسعە نەیافتەسە و پیاگی کورد دواکەوتکە و پیاگی کورد ڕۆشنفکر نییە و پیاگی کورد نازانم نافامێت چۆن تەکژنا بەرخورد بکاتەوە تحت ناوێ ئەم قسەگەلە، تحت ناوێ ئەوەی کە تحت ناوێ شیک بوون و یەکسری مستەڵەح و مەفاهیمی غەربی تۆ ئەخەسنن زگوانێ تۆ ئەوڕن. مەعزەتم هەست پیاگی کورد ئەکەن بە گەواد. من بۆیە هاتم نمونەم لە ژاپۆن هاوردەوە بۆ تۆ کە تۆ ئیسە تۆ کاورایکی دواکەوتگی تەوسعە نەیافتەی فعال مەدەنی واچێ حەفڕەنگ ئاڕایش ئەکات و قژی ئەخادەرەوە ساپۆرتێک ئەخاتە پایگەرەی کەس لە پشت ناوێ ئەمە و لە پشت ناوێ فعال مەدەنی بوونە و تەوسعە نەیافتگی و داهاتی بوونی خۆی موەجه بکات ئەم قسە ئەکا کە بیکاتە ناو زەهنێتەوە و ئیتر ئەمە مەعزەت مەزیتر ناتوانێت ئەم گووە بخوات. وەختێ تۆ مەساڵ لە دەوڵەتێ لە جامعەیەکی وەکو ژاپۆنیگەل جامعەیەکی مۆدێڕنی پێشکەوتگە مسلمانیش نییە گەرەکت بێ بیساوی بەسەر ئیسلامە و کۆنە پەرستیە و دواکەوتگیە و نازانم ئەم تۆڕەهاتە بدەیتە دەرخوارد زەهنێت. ئەمە ئەفغانستان نییە، ئەمە عەرەبستانی سعودی نییە، بەنگلادش نییە، نا ئەمە ژاپۆنە، ئەمە خانمی ڕۆدبدینکە، جامعە شناسە، مەردم شناسە هاتکە ئەمە یەک لە مەورد ئەمەوە تحقیقی کردگە کە تۆ هەر ناشێت تایسە ناوی خواردوێت یەک گوێچ کرد یا متالعەت کردو یا خوێندوێتەوە لە مەورد جامعەیەکی شەرم مەحوەرە و بزانی شەرم مەحوەری یانێ چا. کاکیان ئێمە کوردین، مردمی ئێمە لە بەستەری فەرهەنگێکە و هاتکەسە دەرەوە ئەمە ڕەبتی بە موسڵمان بوون نییە، ئەمە ڕەبتی بە دواکەوتگی نییە، نا ئەمە ڕەبتی هەست بە کوردبوون و ئۆنسۆری کوردیەت کە ها لە وجودتوە.
ئێمە کوردین، ئێمە شەرەفمان هەست، شەهامەتمان هەست، کرامەتمان هەست، ئێمە ناتوانین پیاگە کورد بەدەست خۆی نییە، تۆ ناتوانی گەوادی قبول بکەی، ناکریە، ئەمە جامعەی ئێمە ئەمەسە. تۆ هەر گەرەک دەست بە زۆر بی پیاگە ئێمە بخەسنی بیکەی بە گەوا جامعەی ئێمە گەواد بکەی، ژنێک کە ئێمە فاسد بکەی، کەنیشکی ئێمە فاسد بکەی، تحتە ناوێ ئەم چتکەلە، تحتە ناوێ شیک بوون و پێشکەوت و مۆدێرنیتە و ئومانیست بازی و فێمینیست بازی، تۆ گەرەکت هەست ژنێ ئێمە فاسد کەی، کەنیشکی ئێمە فاسد کەی، مقاومەتهای اجتماعی و دەروون خانەوادگی لەناو جامعەی ئێمە نابود بکەی تا جامعەی ئێمە نەتوانێت لە بەرابەرێ سیستم و دەسەڵاتە هیچ مقاومەتێکی بوێ. دقیقاً تۆ خەریکی ئەم کارە ئەەکەی. تۆ وەختێ ژنێکی تۆ گەرەکت بوو هەر جامعەی کۆمەڵگای ملەتێ نابود بکەی، بڕۆ ئەجێ لەبەرای ژنی فاسد بکە. تۆ کە ژن و کەنیشکت لەناو جامعە فاسد کرد، ئەم جامعە خۆت بخۆت فاسد ئەوێ، نابود ئەوێ، چۆن ئەم جامعە مقاومەتی دەروون خانەوادگی نامێنێ، ئیتر پەیوەندهای اجتماعی لە یەک ئەترازێ، خانەوادە شکڵ ناگرێ. تۆ کە ژنت فاسد کرد لەناو ئەم جامعە، خانەوادە شکڵ ناگرێ، ئیتر مقاومەت لە بینەچێ ئەم جامعە ناتوانێت لە بەرابەرێ سیستما هیچ مقاومەتێ بکە. تۆ دقیقاً خەریکی ئەمەیتە، بۆیە ئەمانە مهمە ئێمە بەحسی بکەین. من فقط گەرەکم بوو لەسەر ئەو چەند خەتە مەتنەی کە نووسیم، چەند کامنتێ نووسیا و چەند نەفەرێک لە فەیسبووکە، لە ئینستاگرامە، یەکسری ژن بوون کامنتیان نووسی و دەستخۆشییان کرد و کەسێک یعنی خلافێ ئەوە شتێکی نەنووسی بوو کە حەزی پێ نەکا. منیش حەزم کرد بۆ ئەمەی کە بتوانم فرەتر زەوایای مختلفی باس بکەم، تەوزیح بدەم کە بۆ جامعەی ئێمە شەرم مەحوەرە و تەوزیح بدەم لەسەری ئەوەی کە چۆن ژن ناموسە پیاگە و پیاگیش ناموسە ژنە. لەسەر ئەمە حەزم کرد دە دقیقەی ڕۆبعێ قسە بکەم و ئەوەڵیش قەرار بوو کە کاکپەیمانی حەیدەری تەشریف بێرێ بە میوانداری کاکپەیمان کە من پرسیای لێ بکەم خاستر و کامەڵتر مەوزوعەکە بەحس بکە. تەواکە کاکپەیمان خۆی لەسەر قەتڵی ئەم خانمە دوو دیبەیتی بوو، یەکێکی لەسەر فعالینە جامعەی مەدەنی وە کولەن ڕەسانەگەل کە خەریک بوون بەناو قەتڵی ناموسی بۆڵدیان ئەکردەوە. ئەمە دوو دیبەیتی لەسەری کرد کاکپەیمان و بە باشی تەوزیحیدا لەسەر خودت جەریانەکە. ولی من گەرەکم بوو فقط لەسەر ئەو حرەکەتەی کە فعالین حەفەشدا نەژن بەناو فعالینە جامعەی مەدەنی هاتن کاغەزیان نووسی لە پارکی ئایتی سنە کە ژن ناموسی پیاگ نییە و مڵکی پیاگ نییە، کە من چەند خەتێ تەوزیحم دا و حەزم کرد دە دقیقە بە دە دقیقە ڕۆبعێ لایڤ خاستر قەشەنگتر شی بکەمەوە و مەوزوعەکە قەشەنگ تەوزیح بدەم. دایەوە خۆش.